والله جاري قسم قوري لون تامري زگورتی جاري خێزاندار نیمە لێ چۆنە هاتوێ دەرەوە ئەمڕۆ؟ واللهی گوتمان با تۆرەی نەورۆز و جێژنەوە هەمووی بکەینەوە بخۆ زای هەم باران هەم وەزعەکە خۆشنەوە بوویدی ئەو ڕاتنێ دەرێت سەیرانی زگورتی یان خێزان؟ والله جاري قسم قوري لون تامري زگورتی جاري خێزاندار نیمە لێ ئەوانەی زگورتینە ئێستا کۆمەڵی قسە دەکەن و دواترشکە دەبنە خێزانداری دی هەموو عکس دەبن. ڕادیۆ قەرداری لە ژیان ماکاتی خەلوێ ناڵم ئێستا تام قسم گەوری و قسەی بکەم باشە پیاوان زۆر کێشان لەگەڵ خواردنی دۆڵمە هەیە تۆشە و کێشێت هەیە؟ بەخۆی من بام مشم لەگە خواردن نییە بەس خۆشبی تێدەگەی کۆ ینی شتەکە خۆش دروست کرابی ئەو دۆرمەبی کفتەبی شفتەبی زیخ و بەردبی مشلم نیە لەگەڵ شتانە دەڵێ ئەوەی عەزی لە دۆڵمەی بێ لە خێزانی دەترسێ لە ئێستاوە عەزت لێ یاننا؟ لازم لێ ئێستاوە دەخۆم دوایەوە چی خێزاندار وەختی پێکدین لە خۆمە لە مۆزاعش ئەو کاتی نابێ کە دەبێت جباری بخۆ وڵاو زیزباری میچما پێ دەکرێت مامۆستا ئەتو دێ بینمە چاکێ مۆزعەکەی دۆرمەکەی دەخۆم کرای خۆم دەگرم ئایویەوە پیاو هەیە لە شێر نەترسێ دارستان بەخۆ زای پاشایەوە قەلبت ساغ بیارەبی لەگەر سۆشیال میدیا چۆنی؟ وڵا لەخوای بەزیادی زۆر باش دەڕواتن ئیدی سۆشال میدیا ئێستا دەبی زۆر بە عەزەرەوە بەکاربینی بەڕاستی لە دۆخی ئێستا بە تایبەت حەزم لێ ئەوانەی کەوچی من ئینفلۆنسەرن بابەتیان لە سۆشال میدیای بڕێک بە عەزەرتر شتەکان پۆستکەن و لەبەر مۆزوعی گشتی و کوردی و کەلتوری و هەتا دوایی بڕێگاگایان لێ بوو خۆشم لەخوای بەزادی ئاگەم لەم شتەکانە الحەمدوللیلا قەلبت ساغ بیارەبی هەر بە خۆشی دابنیش هەر بژین زۆر و خێر بین